خەونی هەموو تاکێکی کوردەوەیە کە ببێت بە خاوەنی دەوڵەتی سربەخۆی کوردستان لە ئێستادا کە بڕیاردراوە 25 مانگی ئەیلول ڕیفراندۆم بۆ ئەو پرسە ئەنجام بدرێت. نوێنەری لایەنە کوردستانیەکان لە خورمات و بۆ چوونی خۆیان هەیە لەسەر ئەم پرسە. دیارێ وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنمانەوە یەکێک لە دروشمەکانی ئێمە مافی شاری خۆنووسینە کە ئەمڕۆ باس ئەکرێت، مافی مرۆڤ، مافی شاری خۆنووسینەوەی کە لە ئارمەکەمانە هاتووە. بەڵام ئێمە پێمان باش بوو پێش ئەوەی بڕیار لە سەر ڕێفراندۆم بدرێ ڕۆژی بۆ دیاری بکرێ، پێمان باش بوو کە نێو ماڵی کوردی یەک بخرێت و پەرلەمان کارا بکرێتەوە بۆ ئەوەی شتەکان بە شەرعی بکرێ، بە یاسایی بکرێ. ئەم پرسە پرسێکی نەتەوەیە، پرسێکی پیرۆزە، پرسێکە لێشاوی خوێن بەحری خوێن کەوتوێتە ڕێ لە هەموو جێگایەک و بە تایبەت ئێمەی گەرمیان و ناوچەدا بڕاوەکان قسوورمان نەبووە شان بەشانی هەموو گەلی کوردستان خوێن دراوە لە پێناوی ئەوەی کە سربەخۆیی بۆ کوردستان بەرپا بکرێت. ئەمە خۆی لە خۆیە ئەمە شتێکە ڕەنگە هەیە دووبارەکردن و پرسیارکردنی هەر زۆر پێویستیش نەبێ. بەڵام ئێمە گومانەکەمان لێرە لەسەر ئەنجامدانەکەیەتی پەرلەمان کارا بکرێتەوە لە ژێر خوبەی پەرلەمانە و هەم دوای مباشرەتەن لە دوای سەرژمێریەکە ڕێفراندۆمەکە ڕابگەێنرێت. ئێمە وەکو گەلی کورد مافی ئەومان هەیە بڕیار لەسەر چارەنووسی خۆمان بدەین وەک لە یاسا نێودەوڵەتەکانشە ئەو مافە بە هەموو گەلاندراوە. بۆیە ئێمە پێشمان وایە چەند بابەتێکەیە ئەبێ زەمینە سازی بۆ بکرێت. ئەگەر ئێمە باس لە ڕیفراندۆمەکەین لەوانە چی جۆرە ڕیفراندۆمێکمان ئەوێت بە بەڕێچکە یاسایەکانیان تێپەڕێت، یان ئەو گیر و گرفتانەی کە ئێستا لە بەردەم هاوڵاتیانە دروست بووە شێوازی چارەسەرکردن، ئالەتی چارەسەرکردن چۆنە پێش ئەو ئێمە ڕیفراندۆم ئەنجام بدەین بۆی بێتە پرسێکی گشتگیر پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە بۆی بەڕێچکە یاسای خۆ ئەو پرۆسەیە تێپەڕێ. کوردستان ئەمڕۆ بە دیدی ئێمە بەم شپرزەیە کە هەیە باشتر بوو ناوماڵی کورد ڕێک بخرایە لایەنە سیاسیەکان ئاشتبوونەوەی گشتیمانی ڕابگەێنرایە و پەرلەمان کارا بکرایەتەوە و ئەم پرسە لە پەرلەمان تاوتێ بکرایە نوێنەرانی خەڵک بڕیاریان لەم پرسە بدایە گرنگتر بوو. خاڵێکی دووەم پێمان باشە کە ڕێفراندۆم ئەگەر بکرێت لە کوردستانە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش بگرێتەوە وەکو شاری دووسخورمات و کەرکووک و خانەقین و ناوچە دابڕاوەکانی ترکە دابڕاوە غەربیانەوێ هەموو لایەک پێکەوە نیەت پاکی و نیەت سافی بشان بدەن بۆی بتوانن پەرلەمان کارا بکەنەوە و ئەم پرسە بڕاتە پەرلەمان بۆی کۆدەنگیەک دروست ببێت. پرسی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی کوردستان بە دیدی چاودێران و شەقامی کوردی تا ئێستا زەمینە سازی پێویستی بۆ نەکراوە. بە زەرورشی دەزانن لە پێش ئەنجامدانی ئەو پرسە نیشتیمانیە دۆخی سیاسی و ئابووری هەرێم چارەسەر بکرێت و پەرلەمانی کوردستانیش کارا بکرێتەوە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات.